دوای ئەوەی تەواوی ناوچەکانی ژێردەستی تیرۆریستانی داعش لە سنووری پارێزگای نینەوە کۆنتترۆل کرایەوە نزیکەی 3000 ژن و منداڵ و کەسوکاری تیرۆریستانی داعش خۆیان ڕادستی هێز ئەمنیەکان کرد ئەو کچ و ژن و مناڵانەی تیرۆریستانی داعش لە ماوەی 3 مانگی ڕابردوو هەرچەند ڕۆژێک لە شوێنێک نیشتەجێ دەکرێن تا ئێستا نە لە کەمپەکان نە لە شار و شارۆچکان هاوڵاتیان ڕێگە نادەن کچ و ژن و مناڵەکانی تیرۆریستانی داعش لە ناوچەکانیان نیشتەجێ بکرێن. عوائل داعش حاليا لا تعود إلى أماكن سكناها هناك تريث في هذا الجانب. خێزانەکانی داعش ناتوانن بگەڕێنەوە سەر ماڵەکانیان و ناتوانین لە کەمپەکانیش ڕایان بگرین. ئەمە چوارەمین جارە لە کەمپەکان دەیانگوازینەوە بۆ هەر شوێنێک دایانگوازینەوە لەلایەن خەڵکی ناوچەکە قبول ناکرێن و هێرشیان دەکرێتە سەر. لە ڕاستیدا و خێزانانە کێشەی زۆریان بۆ ئیدارەی مووسڵ دروست کردووە. ژمارەشیان نزیکەی 3000 کەسن. پێویستە شوێنێکی تایبەتیان بۆ دروست بکرێت و دوور لە شار و شارۆچکەکان بێت. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەڵێن داوایان لایەنی پەیوەندیدار کردووە بۆ ئەوەی کێشەی عەشایری دروست نەبێت لە شارەکەیان کە سوکارەکانی تیرۆریستانی داعش لە ناوچەیەکی دووری شار و شارۆچکان شوێنێکیان بۆ دروست بکەن. منظمة مافی مرۆڤ جیهانی نوێدەوڵەتی ئەوە تەڵەبێمە لە حکوومەتی عێراقی ئەوان دانن جێگەیەکی بلا دیری ملەتی مخەیەمێکی بۆیان چێکەن ناو خەڵکی زۆر مشکلە مەسەلەی کوڕیاتی کوشتێ ناوەدی دەبێتە مشکلە ئەوانش بەشەرن ئینسانیەت ئێمە کە منظمە مافی مرۆڤن ئێمە دەبێن حەقێوان ئەوەدی نەبێت یان ئێوان چی زەمبیان هەیە مثلا بابی داعشە برای داعشە کوڕی ئەوان زەمبیان نیە بەس چیە بلا دیری ئێمە مقترح ئێمە دیری محافظەی بین تقریبا چەند کیلۆمەترێک دیری عالمی بین و مخەیەمێکی بۆوان تایبەتی چێکە. لە ماوەی 3 مانگی ڕابردوو 2907 کەس لە کەسوکاری تیرۆریستانی داعش خۆیان ڕادستی هێز ئەمنیەکان کردووە لەو ژمارەیەش 1304 کەسیان بیانین. کورسات نیوز زانیوێتی بڕیاریشە پێش هاتنی وەرزی سەرما حکوومەتی ناوەند کەمپێکی تایبەت بۆ ئەو کەسوکارانەی تیرۆریستانی داعش لە باکووری شاری مۆسڵ لە نزیک قەزای تلکێف بۆیان بکاتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مۆسڵ.